دەم باش ئازیزان خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر هاتمەوە خزمەتتان ئازیزان بەرنامەی گەشتەکانی ئەو دی و چیا هەروەک هەفتەی پێش لە شاری چیا سەربەرزەکانی قەندیل و سپیێڕێز و قەڵاتی شایێ واتە شاری خانێ یان پیرانشارە. لە پشتسەری من ئێوە دیمەنێک لە شاری خانێ یان پیرانشارە بینن کەوایە هاوڕێمان من با پێکەوە بڕۆین بەشی دووەمی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری خانێ یان پیرانشار ببینین. فەرموون. تەپیریشم لە لای تۆ ڕابرێ باوانەکەم هەرچی جوانی هەم دەران و دێتەران زۆر ناز دەکەم زۆرترم تۆ خۆش دەوێ ئەی خاکی کوردستانەکەم زۆرترم تۆ خۆش دەوێ ئەی خاکی کوردستانەکەم. بای شەماڵت دڵ ڕفێنە وەک نیگای چاو جوانەکەم کەزیەکانی هەڵ دەرانی نای بزێوەن هەستی من شەرتە بەو پەنجەم فەقەت دەستکی ڕەشی تۆشانەکەم شەرتە بەو پەنجەم فەقەت دەستکی ڕەشی تۆشانەکەم. ئازیزان لە خزمەتتانین لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە لە شاری پیرانشار بۆ ئەم بەشە ئەڕۆینە لای بەڕێز کاک سامی حەبیب پەنا شاعر نووسەر شانۆکار بڕێجار ئەژەنێ بڕێجاریش دیکلەما ئەکات و کتێبێکیشی چاپ بووە سەی لە سایەها چەند کتێبێکیشی ئامادەی چاپ و بڵاوکردنەوەیە. ئێوەش لەگەڵمان بن با لەگەڵیانە وتوێش بکەین. کاک سامی ئەم کاتەوە باش. سڵاو ئارز دەکەم زۆر زۆر بەخێرهاتون دەکەم بۆ شاری پیرانشار. مەمنونم تەشەکر دەکەم. پێشی شانۆ دەستت بە شێعر کردیان پێشی شێعر دەستت بە شانۆ؟ وەڵا ئارز بە حەزورت هەردووکیانم تەقریبەن پێکەوە دەست پێ کردەوە. بەڵێ ئارێ وەڵای عرض بێ بە حەزورت دیارە شانۆ بە جۆرێکی دەست پێکرا لە ژیانی مندا و شێعر بە جۆرێکی دیکە ئەما زۆریان فاصلە نەبوو پێکەوە. کاردانەوەیان بەسەر یەکدا وەڵا جا دیارە هونەرەکانە لەعانەکانە هەموو پێکەوە ئیرتباتی مستەقیمیان هەیە. ئەمما فکر دەکەم کە هونەرمەندە لەعانەکانە دەبێت جەهانبینێکی گەورەی هەبێ نسبەت بە هەموو شتێکی. هونەرمەندێک کە شانۆکارە دەبێت حتمەن لەگەڵ هونەرەکانی دیکە زۆر زۆر ئاشنا بێ
دەگەڵ هەر حوت هوەران دەبێ ئاشنا بێ ئەلانەکانە جوورێکی لاتۆ کە هەر هوەرێکی کە تۆ ئەنجامی دەدەی بە نۆعێکی تحتی تاسیری هوەرێکی دیکەیە دیارە من هەر بۆ خۆم کە کاری موسیقیش دەکەم خودی موسیقی کە هەر بۆ خۆم لە ماڵەوە بۆ خۆم لی دەدەم بۆ دڵی خۆمی لێ دەم زۆری تاسیر لەسەر ئەو بەشانێکە بە سوورتی جددیتر و دویان دەکەم وەکو شعر و وەکو ڕۆمان و وەکو داستانی کوتا و وەکو ئەرز بە حەزورت شانۆ زۆری تاسیر لەسەر منداناوە توانیمە لە موسیقی زۆر کۆمەک وەرگرم بۆی کە ئەرز بە حەزورت ئەو کارانە جوانتر بەڕێوەبەرم وەرە یارم وەرە ئەی تازە یارم وەرە ئەستێرەکەی شەوگاری تارم وەرە ئەی شاپەڕی باڵی خەیاڵم وەرە ئەی شەو چرای ڕووناکی ماڵم وەرە خاسەکەوەی ڕام و کەوی من وەرە ئیلهامەکەی نیوە شەوی من وەرە ئۆخژنی سینەی پڕگڕی من وەرە پیرۆزەکەی بەرزەفڕی من وەرە ئاونگی سەرپلکی گوڵی سوور وەرە ئاورنگی گەرم و مەشغەڵی نور وەرە ئەی ڕێژنە بارانی بەهاری وەرە شعری تەڕی پروردەکاری وەرە ئەی نەونەمامی باخی ژینم وەرە ئەی شاگوڵی مێرجی ئەوینم وەرە کاروان کوژەی کاتی بەیانیم وەرە بیرەوەری و ئاواتی جوانیم لە شانۆ بەس دەرهێنەر یان ئاکتێر و نووسەر و ئەو شتانەش بەڵێ وەڵا تەقریبەن هەرسێکیان بەڵێ ئەرێ وەڵا ئارز بێ بە حەزورت دیارە زۆرتی کارەکەی من دشانۆیدا کوردینە تعدادێکیانم تەرجمە کردوتەوە لە زمانێکی دیکەڕا تەرجمەم کردوونەوە بە کوردی تعدادێکیانم خۆت و کارت کردووە بەڵێ ئەرێ وەڵا تعدادێکیانم دیارە بۆ خۆم نووسیوە و تعدادێکیشیانم وەرگرتووە بە نۆعێکی لە خودی شانوەیەکی کە خارجی بۆ متعسیر بوومە لێی هاتوومە دەفەزا و چارچەوەی ویدا بە حاڵتێکی کوردانە و نوێ خوڵقاندومەوە بە خۆم نووسیومەتەوە لە لای یان لە بەرهەمی کەسێکی ترە دەورت گێڕاوە لە بەرهەمی کەسێکی ترە شاد بڵم زۆرتر لە 15 ساڵ 20 ساڵەوەی لە پێشاد کارم کردو ئەمایدی زۆرتری ئەو بەرهەمانێکە بۆ خۆم کارم کردوونەوە سازم کردوونە دە دویاندا ئەسیاندا بۆ خۆشم هەر ڕۆڵم ژێڕەوە هەر بۆ خۆشم بازم کردو ئەمن هەروەک سەربازێک بە کورتی ئەما بە پوختی قسە دەکەم ئەمن قەت بیر و ڕای خۆم بەسەر هیچ کەسێکی دادانەسەکەم هەر بۆیە قسەکانم کورد دەکەم یەک هەر کەسێکی هەر جوورێکی پێ خۆشە ئاواشیانی خۆی بەرێتە سەرێ ئەمن وەکو خزمەتکارێکی چووکە دەخدمەتەن بۆدا هەر کەسێک هەر جوورێکی پێ خۆشە دەتوانێت ئاواشیانێ قسەی ئاخیر قسەی بۆیە ئەمجار کارەکانت فستیڤاڵین جەشنوارەین یان بڕوات بە کاری فستیڤاڵی هەیە و جەشنوارەی هەیە یان نار بۆ خۆت حەزی بۆ خۆتە و ئەو شتانێکە بە پەسەندی خۆت بەڵێ ئارز بە حزورت زۆر دەفەزای جەشنوارە و فستیڤاڵی دانیم زۆریان داوا لێ کردوم زۆر جاران کە کارەکانم بنێرم بۆ جەشنوارانە دیارە چوومە یەک دووەکان چوومە جەشنوارەی بینالمللی پانتوێمی تارانێت چوومە کە جزئی بیسکاری بەرتەری ئێرانی هاتوومەتەوە دەوێدا دیارە بازیگەر بووم ئارز بێ بە حەزور چەند جەشنوارەی دیکە چوومە ئەمە ڕۆحیاتم و فەزای ڕۆحیم زۆر دەگەڵ جەشنوارەی نایگرێتەوە ئەو شانوانی کە سازم کردوونە زۆرتر ئیدی هەر ئیزرای عمومیم هەبوو و بۆ خەڵکی بوو و هەرەو دەمیشکە ئارز بێ بە حەزورت تەواو بۆ خەڵک هاتووێ بینیوێ من پەروەندەکەم بەستۆ و زۆر ڕۆحیم دەگەڵ فەزای جەشنوارەی بە خاطری یەک سەری مەسایلی شەخسی نایگرێتەوە
کاک سامی بابێنە سەر سەی لە سایەها لە هەفاوی سێبەرەکان چی لە خۆ دەگرێ و کامە شێعر لە کامە دەمیژیانتە بەڵێ عرض دکەم بە ئەوزرت کە سەی لە سایەها مەجموعە شعرێکە کە ئینتشاراتی شانی لە تارانێ چاپی کردو دیارە چاپ و پەخشەکە شێر بەستۆی خۆیەتی شێرێکە تقریبا لەو دەمەوە کە دەستم کردو بە شێرنووسینێ بەخاتوێکە بەڵین کتێبی شێری منە تەواوی قسمەتەکانی ژام دەبەردەگرێت تعدادێکم ئینتخاب کردو و دەو مەجموعەیدا چاپم کردو سێ لە سایەها زۆرتر کتابێکە کە شێرەکانی زۆرتر دەمەورد مەسایلی ئیجتیماعی ژیانی ئەو ڕۆماندایە بەجوز چەندانە شێرێکە بە ئیستیلاح شێری ئاشقانەیان پێ دەڵێن زۆرتر شێرەکانی دیکەی هەر لەسەر مەسایلی ئیجتیماعی ئەوڕۆکان دەڕۆن. ئازیزان هەروە کە ئاگادارن ئێمە وەکو گەلی کورد توانیومانە بە کەرەستەی دەستی خۆمان و بە هەوڵ و تێکۆشانی خۆمان زۆر جار پێداویستیەکانی خۆمان دابین بکەین هەر لە مێژە لە دێرین زمانەوە خەڵکانێک بە شێوەی جۆراوجۆر و بە کەرەستەی جۆراوجۆر توانیویانە هەم هونەرێک هەم پێداویستیەک دابین بکەن یەکێ لەو کارانە جۆڵایی بووە جۆڵایی یان پاچاڵ لە هەموو ناوچە جۆراوجۆرەکانی کوردستاندا هەبووە لەو هەورامان بیگرە تا موکریان و تا شوێنەکانی تر ئێمە لە پیرانشارین هاتوونەتە لای وەستا عەلی بەشیری یەکێ لە جۆڵایانی پیرانشار و ئەتوانم بڵێم تاکە جۆڵایشە کە ئێستاکە ماوەوە توانیوێتی ئەم هونەرە ڕابگرێ با پێکەوە بڕۆنە لای و لەگەڵ یاوتوێش بکەین و ئاگاداری کار و فرمانیان ببین فەرمونون. چەند ساڵە خەریکی ئەو کاری؟ تقریبا 37 ساڵە ساڵی 50ەوە لە ساڵی 50ەوە ئەو ساڵی کە من لەدایک بووم بەڵا ساڵ لای زۆر باشە چی و چی ساز دەکەن بەم جۆڵاییە؟ وڵا بۆ جۆڵایی چارشێو ساز دەکرێت بەرماڵ ساز دەکرێت پۆپەشمین ساز دەکرێت شێو چی لای ئێمە لەوانەیە شتێکی تر مۆزی پێ ساز دەکرێت ڕووسەری ژنانی پێ ساز دەکرێت ڕام کچۆغی خۆمان پێ ساز دەکرێت یعنی ئەنواعی بافندەگی هەیە ئەبە جۆڵاتی ساز دەکرێت ئەمە بە نەزەری من تەواوی بافندەگی دنیا سەرچاوەکەی مادەرەکەی ئەوەیە چونە حەسم فکری دەکەمەوە ئەو کارەی من حەسەنی ئیمکانات من سنگابێلی زیاد دەبێ جانێک بڵێ هەر چارشێ یا بەرماڵ یا ڕانکسۆغە یا پۆپەشمین یا سەری ئەو سوارانە لە قەدیمەوە دەنێومەدا کراوە وەک پۆپەشمین ڕانکسۆغە مۆز بەرماڵ.
ساڵیم دارەکەی لە چییە لە چه دارێک دارەکەی لە دارە گوێز دەبێ لە دارە بوز دەبێ لە چنار دەبێ ینی لە ئەنواحیدار دەتوانانی سالی بکەیت ئەهام بۆ دەفەکەی دەبێت لە گوێز استفادە بکەیت بۆ ئەو مەکوکانە مەکوکی پێوان دەبێت لە دارماز و دارە گوێز دارە قەیسی ئەوانەی وا سەختە دارن و دەمێننەوە بەکار لوز ئەوە بۆی دەمێننەوە وەستا بەنەکە بەنی بڵێن سروشتی و یان ئەوە نییە کە وەکو بڵێ کاموە ئەو شتانە ئەنواحی هاو بەنێ من خلاصە سنەتی قەدیمیە پەشمە مەڕێ و بزنێ و ئەوانەیە ئەمە ئەو کارە لە پەمبەی لە حەچێکی بڵی دەتوانی شتەکەگە نەخەکە دروستکە دەتوانی کارەکەی پێ بکەیت بە ئابریشمی بێ لەجێ ئەو بنەی بە ئابرشمی بێ لەجێ ئەو بنەی با پەمبە بێ با کندر بێ ئەو کارێک کەەوەیکەوی سەر سەرچاڵە پاچاڵ نییە هاتوونەتە سەر چاڵەکە پێشتر لە ناو چاڵا بوو ئەوە ڕەحەت بوو یا ئەمەی ئیستا ئەلحان ئەمە ئێستا ڕحەتترە چونەوە دەتوانین لە دەرەوەش دای بنێ دەتوانین لە بیابانێک ئەو دەستگای دەکار بکەیت لە سەختمان دەکار بکەیت ئەمە قەدیمی ئەم بۆ خۆ منداڵم لە دیەکی جۆڵایەکە لێ بنێ ئەحمەد جۆڵا فقط بزووی سازەکرد ئەگەر دەسومەکەی دەمیدەم کودا خەوەسی ئەولاقان ئەلەوەرە لە پشنەڵان نێو ساڵدا بوو ئەلحانی دێوە لەوە تێ من کار دەکەم وڵا هەر لەسەر سەرچاڵم کاکتۆ نەگوت پێشوازی خەڵک چۆنە لە کارەکەتان خەڵک بەرماڵ و مەوج و چارشێوانەی ئەوێت بە خودای ئەلحانی زۆر تا خلۆق دەیەوێ ئەمە زۆر جەنابەت وەکی جەنابەت بەعزە زەوانێک دی لێرە پێی خۆشە تێی فکری ئەکسەکەی بکێشێ زۆر ینی پشتیوانی هەیە ئەما کارەکە نەماوە ئەو کارەش وەختی خۆی دەسەنگی باخەدێ من دەسەنگی ژناندا بووە سوژنەکەم خوری ڕستووە شدوویەتی دەشەی کتووە بای داوەتەوە ڕەنگی کتووە شەشەمین هاتۆکن جۆڵای وەساڵێ زۆر جار لە کاتی زەماوەندا کاری ئێوە زۆرە بوو وانە بۆ جیهازی ژنان کچان ئەیانوت ئەبێ بەرماڵی لەگەڵ بێ ئەبێ مەوجی لەگەڵ بێ ئەبێ جاجمی وا بوو ئەلحانەکانشی لەگەڵ بێ ینی زۆر ژنەکان بازێک هەرمانێک لێ پێشنیە کاتوە چوار بەرماڵ لێ مکڕیوە دێکو دوو قسمەیە بارێکە دوودانان دەگەڵ بێ زۆر سپاس بۆ وەستا عەلی بەشیری جۆڵا لە شاری پیرانشار هیوادارم کە هەر ئەو کار و چالاکیت بمێنێ سەلامەت و تەندروست بی و نمونەت زۆر بێ و خەڵکانێکی تریش درێژە بدەن بە کارەکەی تۆ دەستەکان خۆش بجارڕێت بەخێرە سەر هەردوو قساوەکانم بەڕاستی پێ خۆش هەڵدەیە بۆ شتانێکە کەسێک دێ دەیبینی و دەڵێ ئەو شتە بمێنیتەوە و لە کندڵی مەدڵێنەوە ئاردشی هەیە بۆیە دەڵێن ئەو ئاردشی هەیە بۆیەوە ئەو خەڵکە دێ تەماشا دەکات لێی دەپرسێ بەڕاستی حیفیشە ئەو هونەرە لە بەیم سێ بەڕێزان کوردستان هەمووی بەهەشت بست بە بستی بە تایبەتی تر پیرانشار یان خانێ شوێنی زۆر خۆش و زۆر دڵڕفێنی هەیە پردانان بڵێن لکبن قەڵاتی شای و زۆرێکش لە شوێنەکانی تر ئێستاکە ئێمە لە پردانانین پردانان شوێنێکی زۆر خۆشە دارستان و جەنگڵستانێکی چڕوپڕی هەیە لەگەڵ ئەوە ئاوێکی زۆر خۆش و فێنک و ڕوونیش لە ناوەڕاستیدا تێدەپەڕێ لە چیای سەربەرزی قەندیلەوە سەرچاوەگرێ ڕێگایەکی زۆر دوور و درێژ لەبەرەگرێت و دەڕژێتە بەنداوی بتوێن من دڵنیام ئەگەر بێنە خانێ یان پیرانشار ئەبێ سەردانی ئەو شوێنانە بکەن کەوایە پێشیەوە کە ئێوە بێن بە ئێمە بتان بین سەردانێکی ئەو شوێنانە بکەن شوێنی زۆر خۆش پردانان قەڵاتی شایی و هەروەها لێکبن و ماباقی شوێنەکانی تر فەرموون
بەڕێزان لە بەرنامە گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری پیرانشار پێمان باشە بۆ ئەم بەشی بەرنمەکە بڕێنە لای هونەرمەند کاک جەماڵی دانا. کاک جەمال لە بواری کاریکاتۆر و ئەنیمەیشندا چالاکە ئەڕۆی لەگەڵیان ناوتوێژەکەین ئێوەش هاوڕێمان بن فەرموو. کاک جەمال گەنم کاتۆ باش. سپاس دەکەم مەمنونم زۆر بەخێر بێن دەخسمەت دامە جەماڵ دانا لە شارە جوانەکەی پیرانشار نزیک 20 ساڵەدا کاریکاتۆر کار دەکەم ئەنیمیشنی بە سوورتی ئەلبەتە ئاماتۆر کار دەکەم بەڵام ئەسلی کارەکەم کاریکاتۆرە. چی هانی دایت کە بڕۆیت بەرەوە کاریکاتۆر؟ بەواقعیت ئەڤڵین شتێکە علاقم بە کاریکاتۆر پیدا کرد ئەوەی کە هونەرێک بێ زۆر کامپیوتەر دەخاڵەتیدا نەبێ و خەلاقیەتی زۆر تێدا بێ. کاریکاتۆر وەک مەسەڵەن بڵم نەقاشی حسابی بکەی بە ئیدێکی زۆر جوان دەتوانی سوژەیەک ئینتخابی ئیدێک ئینتخابی کارێکی جوان بدێ دەرێەوە و کارە بتوانێت تەسیرێک لەسەر جامە ئەو کۆمەلگادا بێ پێم جالب بوو لە بۆی کاریکاتۆرم انتخاب کرد. ئێستا کامپیوتەر دەخاڵەتی هەیە لە کارەکەی تۆدا؟ کامپیوتەر دەخاڵەتی هەیە بەڵام کۆمەک دەکا نەوەی کە بێت مەسەلەن ئەحان نێو نابم بۆ بازە هونەرێکی بەڵام کامپیوتەر وا بووە کە زۆرتری کارەکەم بۆ خۆی ئەنجام دەدا. مەقسەدمەوە بوو کاریکاتۆر زۆرتری ئیدەیە زۆر مهمنی ئیجراکرد فقط خەتێکی سادە بێ یا ڕنگ و لە ئابێکی زۆری هەبێ. ڕاستی ئەڤڵین بار وەبیرمە لە شوێنێکیان پێس پاردم کوتیانە 2 ساعتان ئاگار لێرە بێ تا ئەمە دێمەوە نەفەرە کە لەوێ بووم ڕەبتی بە ڕنگ و نەقاشیشتیوا بوو ئەمیش دەستمدا بە قەڵەمی کوتم تاو برادەرێ دێتەوە کارێکی بکەم دیتم وردە ناخۆش ئەو حیسی ڕنگ هەڵگرتن و ئەو تەنەوەی ڕەنگەم پێجالە بوو کە ئەو نەفەرە هاتەوە کوتی ئەو کاری خۆتە کوتم بڵێ بەنظر نسبەی بەیانی ڕابێەوە مامەوە وردە دەگەڵ نەقاشی و خۆشنویسی و هونەرانە ئاشنا بووم و دەبینیەوە هونەرانشدا کاریکاتۆرم پێجالە بوو انتخابم کرد. کاریکاتۆر و کاری دەکات کە شتێکی تاڵ بە شیوەیەکی شیرین بە خەڵکی نیشان دەدا. بڵێ پێشانگاشت بووە؟ بڵێ چەندین پێشانگام هەبووە لە پیرانشار لە مەهابادی هەم بووە لە ڕزای لە تاران فێستیڤال شتی خارجی یا ئێرانیشدا شرکەتم کردووە چەندین کارم انتخاب بووە بەرحاڵ ئیدامم داوە تا ئەلان. یەک جوملەم دەم هەیە بڵێم ئەلبەتە وەزیفەیەکە کاریکاتۆر زۆر جوان نەناسراوە خۆشبەختانە ئەو دنیای مەجازی کە هاتووە ئەو مۆبایلەکە هاتووە ڕۆژمەرەمە چەندین کاریکاتۆری دەرتوی لە ڕۆژمەڕەدا دەبینین فقط ئەوەندەی بڵێم کاریکاتۆر یەک زمانێکی جەهانیە یعنی تۆ کە کاریکاتۆرێک دەبینی مشتەرەکە زمانێکی مشتەرەکە لە هەر وڵاتێک دەتوان ئەو ئیدەی بە ئیشتراک وەردەگرن. جا زۆر خۆشحاڵم ئەو کەسانی کە علاقەمەندن یا ئەوانی کە کاریکاتۆر دەبینن ئەو ئیدەی کە کارتۆنیستێک دایناوە جوانی وەرگرن جوان لێ تێبگەن هەر ئەوە نیە شتێکی فقط سرفەن گاڵتە بێ یا شوخی کردنیشی ناعەز بێ نا فکرێک یا ئیدێشی لە پشتەری هەیە.
نمزانی و بپیمانی محنای دڵداری نازانی منت خستانە و دەریای خام خۆشت لە کەیف و سەیرانی لەسەر چیلێم زیزی کافر لە زەرگت مارداوێ ماگری لەسەر چیلێم زیزی کافر لە زەرگت بەرداوێ ماگری پێمەڵێ بەڕۆنە خاڵەتی ناوم بێنی جارێکی تر پێم دەڵێ بڕۆنە خاڵەتی ناوم بێنی جارێکی تر لەسەر چیلێم زیزی کافر لە زەرگت بەرداوێ ماگر لەسەر چیلێم زیزی کافر لە زەرگت بەرداوێ ماگر پێمەڵێ بڕۆنە خاڵەتی ناوم بێنی جارێکی تر پێمەڵێ بڕۆنە خاڵەتی ناوم بێنی جارێکی تر یەکێ لەو شوێنانەی لە ناوچەی پیرانشار کە خەڵک سەردانیەکەنەوە وەکو شوێنێکی گەشتیاری و وەکو مێژوویشە ئاوایی خورێنجە. ئاوای خورێنج ئەکەوێتە 30 کیلومتری شاری پیرانشار ئەمجار لە ناوچەی لاجانە بە بەردەکانیەوە ناسراوە بەردی سەرسوڕهێنەر و سەحراوی وا لە باری زانستیەکەیەوە ئەڵێن ئەم بەردانە جۆرە بەردێک بووە کە ملیۆنان ساڵ لەوە پێش لەژێر خاکا بووە بەڵام لە ڕەوتی ڕۆژگارە ئەو خاکە و ئەو خۆڵە و ئەو قڕا نەماوە و شۆردراوەتەوە ڕۆشتەوە ئەم بەردانە دەرکەوتوون بەڵام لە ناوچەکەەوە لە ناو خەڵکی سەرشەقام و ناو بڵێن خەڵکی عادی چیرۆک و حکایەت و داستانی جۆرا و جۆریان بۆ دروست کردووە هەرچەند ئەو بەردانە لە خۆرێنج بەردی سروشتین و بە سروشتی ئاوا شکڵ و بڵێن شکڵی جۆرا و جۆریان هەیە لەگەڵ ئەوەش چون مێژوویەکی کۆنی هەیەەوە شوێنێکی تایبەت بووە دەستکردیش یان بەردی دەستکردیشی تێدایە کە شکڵی جۆرا و جۆریان لێ دەرهاوردووە تاشیویانە و تەنانەت هەڵیشیان کۆڵیوە ئەڕۆن بۆ ئاوای خورێنج لەوێ سەردانی ئەو ئاوایە و بەردە سەرسوڕهێنەرەکانیەک ئازیزان لە ئاوایی خورێنجین لە شاری پیرانشار ئەم ئاوایە بە بەردەکانیەوە ناسراوە بەردی سەرسوڕهێنەر و ئەمجار سەحراوی لەگەڵ کاک عەلی ئالیشین لەسەر ئاوایی خورێنج و هەروەها بەردەکان قساکەین کاگە لێم کاتەوە باش خێری قوربانجان سەرچاوم بکرێ بفەرمووی ئاوایەکەتان لەکوێ هەڵکەوتووە ئاوایەکانی دەوروبەری کوێن بەخێرن سەرچاوم ئاوایی خورێنج سەر بە شارستانی پیرانشارەوەیە حدوداً لە 30 کیلومتری پیرانشاری تقریبان بڵێن ڕۆژهەڵاتی پیرانشاری هەڵکەوتووە بە لاجان مەشهور منتقی لە بەخشی لاجانە سەر بە شارۆچکەیەکی جووکەیە وەکو گرتکشانەکەوی شەهرە بەڵێ ئاوای خورێنج پێک هاتووە لە 175 ماڵێک حدوداً دانیشتووی هەیە جەمعیەتەکەشی حدوداً لە 800 نەفەر زیاترە دانیشتوەکەی جەماعەتەکەشی مەشغوڵی کشاوەرزی کشت و کاڵی کوردەواری خۆمان زۆرتر چی دەچێنن مەحسولاتی ئێرە عەرزت بکەم گەنمە جۆیە باغداریشە ئاژەڵداریشە و چەوەندەریش کە دەی بەڵام شغڵی سەرەکیانەی دی چەوەندەری
کاگالی ئاوای خورنج بە بەردە سەحراویەکانیەوە ناسراوە بکرێت لەسەر ئەو بەردانش بۆ ئێمە باس بکەین. عرضیت بکەم خورینج ئەساسدا هەر نێو دێرکردنەکەی خورینج کەلیمێکی رووسیا کەلیمێکی رووسیا خورینج ینی منتقەیەکی بەرداوی و بەردەڵانی پس کە نێودێریش کراوە بە خورینج ینی منتقەیەکی بەرداوی و بەردەڵانی بەڵێ خورینج دەکەویتە شمالی دەیەکەی شمالەکەی بە مەساحەتی بڵین دا هەتا 12 کیلومتر بەردی زۆر عەجیب و غەریب و عەزیم و جوسەی تێدا هەڵکەوتووە کە کاملەن وەکو جەنابیشت فەرمووت بەڵێ وەکو ساحرێکی زۆر عەجیب لەسەرێکی داناوە نەقش و نیگاری تێدا خوڵقاندووە ئەلبەتەوەش تەق دەستی جوانی خوداوەندە بڵێ نەخشێنراوە بە بەردە جوانەکانیەوە و زۆر زۆر تاریخێکی زۆر کۆن و دێرینەشی هەیە. کاگالی بە دڵنیاییەوە بارە زانستیەکەی ئەڵێ کام بەردە بەردەگەرانیتەوە بە پاشی ساڵهای ساڵیان ملیۆنانەهان ساڵ لە ژێر گڵ و لە ژێر خاک دەرهاتوون خۆیانیان نواندووە بەڵام بە دڵنیاییەوە لە ناو خەڵکی ئامەیە و لە ناو خەڵکی ناوچەکە چیرۆک و داستان و حکایەتی زۆری هەیە یەکێ لەو حکایەتانە چین؟ حکایەتەکان نازانم بڵم لەباری عیلمیەوە هیچ بنەمایەکان دەتوانم بڵم نییە وەلی لەباری قسە بەڵێ حکایەتیان هەیە مەسەلەن یەک دەڵێ دەستی دوعایەک بووە و بۆتە باعیسیەوەی کە ئەوانەوە عەرزم کردی بنەمای زانستی دوعایەک بۆتە باعیسی ئەوەی کە ئەوە وای لێبێت و هەندێک توزانم وەلی باوەڕی دڵی خۆم شتێکی دیکەیە ئەگەر لەباری معنەویاتکەوە دەڵێت عیلمی ئەوڕۆ جودا و لەباری معنەویاتەکەیەوە بەڵێ دەستی تەقدیری ئیلاهیە یا ئەرڵب لە ئەیمائەکی و یا سەما و ئیقلیعی کە دوای توفانی حەزرەتی نوح دێت شاید ئێچێک لە نمونونەکانی دەستی تەقدیری خودداوەند ئەوە بێ کە ناگەهانی پەیدایشی بووە فقط قودرەتی خوددا دەتوانێت هەمچین نەقد ئاساری دەست هەیە لە نێوبەردەکاندا بەڵێ ئاساری علمی قەدیمیش هەیە ئاساری علمی جەدیدیش ئاسەوار هەیە لە ناو ئاسەواری دەست هەر چەندی بڵێ هەیە ئاساری دەستی هەزاران ساڵی لەوەی پێش بەڵێ نووسراوەی باش هەیە دەستکاری کەندەکاری بەرجەستەگی هەرچی بڵێ نەخشێنراوە بەڵێ لە سەریانە. لە شاری پیرانشار لە بەرنامەی گەشتەکانی ئەو دی و چییە ئەڕۆنە لای هونەرمەند کاک سید محەممەد ئەمینی پادگانە فتۆگرافەر لەگەڵیانەوە توێژەکەین لەسەر کار و چالاکیەکانیان فەرموو. کاک محەممەد ئەمین ئەم کاتۆ باش سپاس دەکەم بە خێراتن و دەکەم سەرسەر و سەرچاوە تۆزێک لەسەر ژیانی خۆتان بۆمان باس بکەن وەکو بیۆگرافی. بەڵێ سەرەتا بە خێراتن دەکەم و دەستخۆشی لێ دەکەم بۆ بەرنامە جوانەکەتان ئەمن سید محەممەد ئەمین پادگانە دانیشتووی شاری پیرانشار بە تەمەنی 35 ساڵەوە ماوەی 8 ساڵە کە کاری فۆتۆگرافی بە شێوەیەکی حرفەیی دەکەم لە پیرانشار و ناوچە و بارحاڵ لە وڵاتی ئێران.
لە لای کەسێک فێر بوویت یان بۆ خۆت؟ بەڵێ ئەمە پێشتر کە کارمان کرد وەکو کەسێکە بۆ خۆمان هاتینێ دەو حرفەی وەلی پاشان دەخدمەت ئوستاد شەهروزی سەفەریدا بووین و کاکچیا حەسەن خاڵی لە شاری مەهاباد گروهی موکریان گروهی ئەکاسی موکریان کە دەخدمەتەواندا چە ساڵێکیم کار کردو. زۆرتر چی کارەکەی یانی وێنە لە چی ئەگری سرۆشت پۆرترە یان شتی کۆمەڵایەتی؟ دیارە ئەو ژانێرانەی کە دە ئەکاسیدا هەنا هەمویان هەر سەرنجڕاکێشن و دەتوانین بڵێن تایبەتمەندێکی جیاوازیان هەیە لەگەڵ هوەرەکانی دیکە بەڵام با تۆجبۆی کە لە منتیقەی ما دوشتی زۆر بەرچاو هەنا یا دوو ژانێری زۆر بەرچاو هەن یەکیان ژانێری تەبیعەتە کە تەبیعەتی بێوێنەی پیرانشار و کوردستانەکەمان جێی خۆی تێمە ئەکاسی لێ بکەین و پاشان ژانێری مستەنەدی ئیجتیماعی کە ئێستا دەتوانین بڵێن لە ناوچەی پیرانشار و سەردەشت ئەو ئاداب و ڕسومەی کە ماوەتەوە و ئەو نەریتەی کە دەنێو خەڵکدا ماوەتەوە جێوەیە کە وێنەگرێکی وەکە من یا وەکو ئوستادانی دیکەی کەم دەخدمەتیاندا بوومە بێنە سەر ژانێرە کار بکەن و ئەمیش هەر لە سەر دوو ژانێرانە کار دەکەم. تا ئێستا پێشانگات بووە کاک محەممەد ئەمین؟ بەڵێ ئەمە لە چەند پێشانگای جیاواز بەشداریمان کردووە و لە وڵاتانی جیاواز بەڵام لە ناوخۆی ئێرانێمە لە پیرانشاری هەمان بووە لە مەهاباد لە سنا و لە تاران. پێشانگاکانی دەرەوەی وڵات دیارە لە رووسایی هەمان بۆ لا قیرقیزستان هەمان بۆەوە لە سولەیمانی هەرێمی کوردستانیشمان بەشداری کردو لە ئەکاسانی کوردی جەهانی دەوێدا دە فستیواڵێدا بەشدار بووین. باش وەکو مەجموعە چاپ نەبوو تا ئێستا؟ تا ئێستا چاپ نەبووە بەڵام بە نیازین مەجموعەیەک لە کارەکانی خۆمان لە ژانێری مستەنەدی ئیجتیماعیدا ئینشاءڵڵا لە وڵاتانی دیکە بە چاپ بگەێنین. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاک محەممەد ئەمینی پادگانە فۆتۆگرافەر لە شاری پیرانشار. سپاسی ئێوەش دەکەم و بە خێراتنی دووبارە دەکەم دەست خۆش بێت. ئازیزان بەم چەشنە گەیشتینە کۆتایی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری خانێ. بۆ هیوایەکە بە دڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر ناوچە و دەڤەر و شارێکی تر شاد و بەختەوەر و ماڵتان هەمیشە ئاوە.